سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست ئەم کاتۆم و کاتێکتان باش گەڕاینەوە لاتان لە پرۆگرامێکی نوێی پۆدکاستی دیمەن لەگەڵ خات و پەیام بڵێم خات و پەیام خان هەر پەیام لەگەڵ پەیام پرۆگرامێکی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردن ئەمڕۆ زۆر جیاوازیشە پێشەوەی جا لەسەر ئەوەی بینم پێکەرینم دێت پێتان لێم بۆچی تۆزێکی تر بە بچمە ناوڕۆکی بەرنامەکە ئەمێک دوو بەرنامەیە گلەی لێمەکەن زروو بەگەی ناسکە و سپۆنسەری پرۆگرامەکەمان بیرم نەچێ ئێم سنتەر کە دەستخۆشی لێکەین کە توانی ئەم دوو ئایپاتە باشەمان بۆ بکە بە دیاری و سپۆنسەری پرۆگرامەکەمان بکە و ئێم سنتەر گەورەترین فرۆشیاری بەرهەمەکانی ئەپڵە لە کوردستان و عێراق لە ئێم سنتەردا هەموو بەرهەمەکانی ئەپڵ بەردەستە بە نرخی گونجاو و باشترین خزمەت گوزاریش و لقی هەولێر و سلێمانیشی ئەکەوێتە شەقامی بەختیاری ئافرەم کاتە زیاتر و شتێکی تر شتێکی تازە کە بەرهەمێکی تازەی کۆمپانیای ئەپڵە ئەویش ئەپڵ ڤیژن پرۆ ئەپڵ ڤیژن پرۆ چاوێلکەی زۆر زیرەکە کە ئەیکێتە چاوتوانە ئیتر تەحەکومەکەی بە چوار دەورەکە چۆن بۆ نمونە ئاوا چاوت ئەو چاوێلکێت لە چاوایە بۆ نمونە لەوێ ئینستاگرامەکەیتەوە هەر ئەم کەشەش هەرم چوار دەورە و دانیشتون بەڵام لێرە فەیسبووکەکەیتەوە لێرە دیتە ئینستاگرام بەدڵت نییە ئاوا ئەکەی ئەیکێتە سەحرا ئەیکەیتر بێلەوە خۆت دروستەکەیتەوە لەوێ خۆت دروستەکەیتەوە ئیمۆجی خۆت دروستەکەی بە هەمان شێوی خۆت بە 3D دروستەکرێتەوە قسە ئەەکەی وە ئەزانیار ئەو 3D ئێستا پێتانەڵێم بۆچی ئەڵێ بەچی پەیام خان دانی هۆلیوود کردووە ئەم چەند ڕۆژە زروفم ناسکە ئەم چەند پرۆگرامە ئەم پرۆگرام و لەوەیە پرۆگرامی دابێش پرۆگرامی دابێشی بەرئەکەوێ جا خۆت زانین کە هۆلیوودەکەی دانوشتە تۆزە دەستکارەکەنەوە اینجا ئێستا پەیام لە باتی ئەوەی کە بڵێ ئەڵێ اینجا من ئەگەر پەیام بێنە پێشدا خۆتان ئەگەر پەیام ئەوەی بکردایە بەرنامەکەی پێشکەش کردای لە سەرەتای وتی زۆر سڵاوتان لێ بێ هاوڕانی خۆتەوە کابیکە خۆبیکە سڵاو بینەرە جوانەکانی پۆدکاستی سڵاو بینەرە جوانەکانی پۆدکاستی دیمەن بەڵام دەستخۆشی لێکم کە لەسەر و ئەوەی کە بەجددی من بوومایە لەوەی بموتە ناتوانم پرۆگرام بکەم بەڵام هەروتی پرۆگرامەکەم و دڵم نایە پرۆگرام پێشکەشەکەم دەستخۆشی لێکەین و ئیشەڵڵا قەیناکە چاک بێ با چاک بێ زۆر دوور نەکەومەوە لە بابەتەکە باسی پرۆگرامی ئەمڕۆمانەکەین پرۆگرامی ئەمڕۆمان ئاواتی هەموو گەنجەکە خۆشم بۆ ناگیرە قسە نەکەم مشکلە خۆی بۆ ناگونجێ خۆی بۆ ناگیرە خۆی بۆ ناگیرێ قسە نەکە ناشتوانێت قسەکە ئەوە توان بکەیتە مەتەڵ ئەمە چییە خۆی بۆ ناگیرێ قسەنەکە ناشتوانێت قسە ئەمە پەیامە ئەوە پەیامە لەبەرەوەی ناتوانێت قسەکە بۆ نییە قساکە منیت معاناتی ئەو قسانەیەکەم بۆی زۆر دوور نەکەوینەوە لە پرۆگرام ئەوەکو پەیام وتی ئاوەت هەموو کەسێکەویش پرۆگرامەکەم دەربارەی گەشتە گەشتکردن بۆ هەموو ئەو شوێنانەی کە تۆ لە خەیاڵتایەن ئەو هەموو شوێنە مێژوویەکان هەموو شوێنە خۆشەکانی دنیا ئەتوانی بگەڕێ بۆ ئەمە بەستەش ئەکان تەستیمی منەکە بۆ مەبەستا ئێمە میێوانداری خات و ڕێژە ئەکەین لە تەوەری دۆمی پرۆگرامەکەمان خات و ڕێژە یەکەمی خانم یەکەمین خانمیشە لە پرۆگرامی پۆدکاستی دیمەنایە زۆر دڵخۆشم بۆی کە خاتونە سەرکەوتوەکان بنە میوانی ئێمە هەستی گەمەری گەرەوە ویستی بڵێ زۆر پێم خۆشە کە خاتونەکان ئەبنە میوانی پۆدکاستی دیمەن وتی بۆی نابێ کردێ میوانی ئێمە و خات و ڕێژە خاوەنی گروپێکی گەشتیاریە بە ناوی گروپی گەشتیاری دیبا گروپی گەشتیاری دیبا من کۆمەڵێک پرسیاری لەکەم لە تەوەری دووەمە کە بزانم دیبا لە چیەوە هاتووە مەسەڵەن ئەبێ و پرسیاری لەکەم چکە نایەکی زۆر جوانە
گروپی دیبا بەیانی چی مەسەڵەن لەوەیە تۆزە غەریبیشە ناوەکەی زۆر ئەوەیە غەریبە ئەم خانمە خۆی لە سەرەتاوە تاواکو ئێستا ئەو گروپەی دروست کردووە و هەفتانەش گەشت ڕێکەخا بۆ چیای کۆڕەک و بۆ کیش و تورکیا و ئێران و دێتەوە تورکیاوانە بەڵام زیاتر ئەم ماوەیە لە چوارچەوەی هەرێمی کوردستانان گەشتەکانیان پێم خۆشەکە گەنجێکی ئاوا خانمێکی ئاوا سەرکەوتوو بتوانێت لە سەپیەکانی خۆی بۆ تەمەنێکی زۆر مناڵیشی هەیە بەڵێ بزەبت کە شتێک کارێکی وا بکات بۆ منە خۆی لەسەر پێەکانی خۆی بۆستێت و اینجا بینەوە سەر دواتر ئەڕۆمە لای لە تەوەری دۆ ماچینە لای ڕێژەخان کە باسێکی ئەو پرۆژەیەمان بۆ بکە ئایا هیچ مشکلیان دروست بووە کە دروستیان کردو ئایا چێژی ئەو گەشتە من شخصی خۆم زۆر چێژ لە گەشتە بینم و هەتا گەشت زیاتر بکەی زیاتر مێشکە فراوانە بێ خواهسی بۆ پێەکەنی پێنەکەناو هەتا گەشت زیاتر بکەی زیاتر مێشکە فراوانە بێ و زیاتر ئەتوانی بیر بکەیتەوە و زیاتر ئەتوانی داهێنان بکەی بەڵێ دەستەکانە خۆش زۆر لە ئێمە زۆر لە ئێمە کە تر سەرەکی گەنجە یاخۆ تەمەنێکیە و ئیشەکە خەریکی ئیشەکەیان شتێ چونکە ئەوەنە هیلاک و ماندووە گەنجی خۆمانەوە ڕێک مەهاشی چوارەم و پێنجەمی ڕێکەڵێ بەخوا گەشتێ بکەم سەفەرێکی تورکیا بکەم سەفەرێکی دووبەی بکەم گەشت زۆر خۆشە منیا تۆ تێکەڵی سروشتێکی تر و نەتەوەیەکی تر جابا لە کوردستان دەرنەچین لە کوردستان دەرناچین دێنەوە کوردستان ئێستا یەک فەڕێکی چواردەورەکە لێ هەرێمی کوردستان ناوچەی شاخاوی زۆر جوانی تایە ئەجا ئەو زۆر تایبەتیشە و ناوچەی گەشتیاری زۆر جوانمان هەیە بە تایبەت وەرزەکانی ساڵ هەمووی ینی بەپی وەرزەکان ئێمە جەوەکانمان ئەگۆڕێت وەکو وڵاتانی ترین بۆ نمونە یان هەر سار بە یان هەر گەرم بێت و بیابانمان نییە زۆر تایبەتە بە تایبەتی زستانمان و لەگەڵ بەهارمان زۆر خۆشە چونکە ناوچەی و هاوینانیشمان فێنکە بەهۆی ئەوەی کە ناوچەی شاخاویمان زۆرە بەڵێ بزەبت وایە بەڵام خۆم زیات لە فەسڵەکانی کوردستانی خۆمان حەزم لە نیوەی هاوینەکەی ینی مانگی نیوەی هاوینەکەی و بەهار زستان و پای هاوین هەمووی نابۆ ئێستاگەر دیقەت دوێ شوێن بۆ شوێن فەرقەکە بۆ نمونە تۆ سلێمانی و دهۆک فێنکن هەولێر گەرمترە تۆزێوانە ئیتر عادەتە نییە زستان شتێکی ئێستا زستان ئەگە سەرمات بێ قەمیسە زیاترەکەیتە بەرە بەس هاوین گەرمات بێت چیەکی یەخۆ کارە باش ماشەڵڵاوانە باش نییە کە فولە خۆکە و بەتایبەت لە ناتوانم بە دیاریکراوی بڵێم لە فڵان شاریان فڵان ناوچەی کوردستانی خۆمان کوردستانی باشوور ئەگەر ناتوان بە دیاریکراوی پێت بڵێم چ ناوچەیەکی کوردستانە بەڵام هەموو ناوچەیەکی کوردستانی خۆمان کوردستانی باشوور ماشەڵڵا لە کەش و هەواڵی لە شارستانی ڕێلێ ینی دایمە پشکی شێری بەرکەوتووە شوێنەوارمان زۆرە ینی هین سەردەمانی کۆن بوونەکە لە کوردستان ژیانیان کردو ئەوانەوە شتێکی ترکە زۆر سەرنج ڕاکێشە بەجددی گوندی چەرموو هەیە کە لە چەمچەماڵە سنووری چەمچەماڵە بەپێی لێکۆڵینەکان من لە لێکۆڵینەوە سێرم کرد ئەڵێ یەکەمین گوندە لە هەنێک شوێن سێرم کردو ئەڵێ یەکێکە لە ئەو ناوچانەی کە جیهان کە یەکەم شارستانی کوشت و کاڵی لەو شوێنە کراوە یعنی زۆر خۆشە تۆ شوێنێکی کوردستانت کە ئاوە ناوی هەبێت کە ئەڵەی گوندی چەرموو سۆلۆ لە سلێمانی شەزار مرد
و لە هەولێریش هین شانە ئەشکۆتی شانە دەر لە شوێنێکی تر هەبوو زۆرە ینی پێت دەڵێم ئەشکەوت و ماشەڵە شوێنی گەشتیاری ئەومانەوە خۆشبەختانە شتێکی تریش زۆر سپاس ینی ئەوە بە تایبەتیە بێ ئەنی ئەمە دائما بێ بەرەو پێشتوونی کوردستانمان لا شتێکی گرنگ بێ بەجددی ینی دەستخۆشی لە حکوومەتی خۆمانەکەین حکوومەت هەرێمی کوردستانی خۆمان چۆن سێری کە ئێستا دوهۆک دیقەت بدەی دوهۆک و زاخۆ هاوا وردە کەوتونەتە نوێژەنکردنەوەی زیاتری بۆ نمونە شوێنی گەشتیاری بۆ ئیزافە ئەکەن شوێنی زیاتر بۆ ئەوەی گەشتیار هەر نایاتە کوردستان بڵێ سلێمانی دێمە سلێمانی و دێمە هەولێر نە چیان کردوهاتون ئەو ناوچوانی چواردەوریشی بۆ نمونە سۆرانە ئیتر بە چواردەوری لای سنووری هەولێر و لای باڵەکایەتی و لای ینی زۆر شوێنمانێ و لەم لاشەوە لە سلێمانی لای هەڵەبجە و هەورامان و ئەوانە زۆر شوێنی گەشتیاریمانێ ئمە چیاکانیشمان زۆر ناوبانیان هەیە ئەی بێگومان وەکو قەندیل هەڵگور چای قەندیل سەفین شیرین گارە مەتین زمناکۆ و پیرەمەگرون زۆر ماشەڵڵا شاخ و داخمانەیە اینجا بام بیبەستمەوە بەم بابەتەی خۆمان ئەم گروپە گەشتیارانی خۆمان کە خۆشبەختانە ماوەیەکە لە کوردستان پایابوونە چیەکەن لە جاتی بێن بڵێن کاکە تۆ $500 بەرێ $600 بەرێ ئەدبینە ناوچەیەکی تر بۆ ئەدبینە تورکیا دبینێرە نە مەبلەغێکی زۆر کەم وابزانم بەخوا گروپ ئەی بینم جارجار لە ڕیکلامە گروپەیە 15,000 گروپەیە 20,000 هەیە 25,000 30,000 گەشتێکی جوانی کوردستانی خۆمانت پێ ئەکا ئەدباتە گوندی سەکران ئەلباتە گۆمی فێڵاو ئەلباتە دوکان بۆ نمونە گروپ تا گروپ فەرقەکە گروپەیە ئەم هەفتەی تەرخان کردو بۆ سنووری سلێمانی و ناوچە گەشتیارەکانی سلێمانیان هەولێر بە هەمان شێوە زۆر باشە من گەشتێکم تا ئێستا گەشتێکم کردووە لەگەڵ ئەو گروپە گەشتیاریانە زۆر خۆشە لەوێ لەسەر و ئەوەی کە هەمووشتان کوردن هەمووی کوردە و جارجارگە بیانی تیاابێ ڕێبەریشی لەگەڵە کە تۆ خۆت کوردی ڕێبەرت بۆ چییە زۆر جاڵی من کوردم ڕێبەرم بۆ چییە زۆر جوان دانیشێ شیکەرەوەی ئەوت بۆ کە ئەم شاخە بۆ ناوینراوە فڵان شاخ بۆچی چەند کەس لەم شاخە مەسەلەن کە هاتۆ بۆم ئەشکەوتە گیانی لە دەستداوە لەبەر سەختی شوێنەکە چەند ساڵ پێش ئێستا چەند هزار ساڵ پێش ئێستا خەڵک لە ناوی شارستانی تێدا بووە زۆر ئەوەیە دڵگیرە و شتێکی تر من ئێستا لە بۆ پێش ئێستا وتم ئێمە بێ دایمە نابێت تۆ دایمە بۆ نڵی ڕخنە دەستخۆشیش هەیە من دەستخۆشێکی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی گەشت و گوزارەکەم کە هەوڵیان داوە ئەم ماوەیە بە جددی کە کۆمەڵێ شوێنی گەشتیاری وەکو پێشتر باسم کرد دروست بکەن کە هەش بێ بۆ نمونە کە هەش بێ بۆ نمونە شوێنێکی گەشتیاری یاخود تافگەکە نۆژەنی بکەنەوە بۆی بیپارێزن و ئەویش ناشناڵ پارکی سەکرانە کە بەڕووبەری 600 کیلۆمەتر دووجا بڕیاری دروستکردنی دراوە بە هاوکاری ڕێکخراوێکی نەمساوی کە کۆمەڵێک تافگە و کۆمەڵێک شوێنی تایبەت بە گەشتیارانی تیادا دروست دەکرێەوە خوا کوردستانمان هەر بۆ ئاوادان کاو بۆ بێڵێ ڕۆژ بە ڕۆژ ئارامی تیا سەقامگیر بێت و خۆشە مەسەلەن کاوانێتکرا زۆر زار لەگەڵ برادری بیانی دانیشی کە ئەڵێ خەڵکی کوێی مەسەلەن ئەی بێنە پێش چاخۆ دەگەر کوردستانی خۆمان وەکو خواروو بایە بۆ نمونەوەکو خواروی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی ئەو ناوچانی کە شەڕ و ئاوەدانیتیانە کوشتن و بڕینەوەوانی تیاوایە زۆر ناخۆش مەسەلەن کە بڵێ خەڵکی کوێی بڵێ فڵان شوێن کابرا ڕێک ئەمەسەلەن وەکو بەزێ سێتەکە بەس وای لاتۆ کە ئێستا من وە زۆر جارەوەنیە لە لایڤیان لە شوێنێکە کە یەکێک ئەدبینێ ئەڵێ خەڵکی کوێ ئەڵێ کوردستان بۆ نمونە لەوەی نامەوە بێ بڵێ کوردستان بەس کاڵی ڕێشن کوردستان کاڵی کوردستان هەرێمی کوردستانی عێراق ئەڵێ
ڕێگواسەکە ڕێک خۆی لە گوگل بۆنمە سێرچت بۆ کاسێرەکە زۆر بینا هەستێکی زۆر خۆشە هەستێکی خۆش و جادۆبانێکی خۆش و خوا کوردستان هەر ئاوەدام بکە و ئەو گروپە گەشتیارانش ڕۆژ بە ڕۆژ زیاتر بن هەتا ناوخۆی خۆمان ما بێ شوێنی وا هەیە لەوەی با پیرانیشمانی سەنیان بینی بێ بۆ حکومیەوەی کە ماشەڵڵا کوردستان ئەوەنە گەورەیە پێیان دوور نزیکە بینەوە لە تەوری دومی پرۆگرامەکەمان تەوری دومی پرۆگرامەکەمان زۆر وەکوتم تایبەت و باسی گەشت و گوزاروانەکەین لەگەڵ خات و ڕێژە ئەگەڕێینەوە لاتان لا تەوری دووەمی پرۆگرام بەڵام پێشەوەی بڕۆین زۆر سپاسی سپۆنسەری پرۆگرامەکەمان ئەم سنتەرەکەم کە ئەم دوو ئایپاتە جوانەی بۆ دابین کردوین دەستخۆشی لەکەین و سپۆنسەری پەیام شتێکی تر ئەوە وتم بزانم هەستت پێ کردو چی لە من گۆڕاوە ئەمڕۆ مەسەلەن جلەکانە ئافرم جلەکانم ئەمڕۆ ئەو جلوبەرگەی لە بەرمایە لە سۆران کلاس هێناومە کە سۆران کلاس سپۆنسەری جلوبەرگەکانی منە بە جدی جلوبەرگەکانی زۆر تایبەتە جلی ئافرەتانیان نییە گینە ئەموت پەیام پێویست ناکە منیش ئەیپم لەوە دانی ئاواش بۆ پەیامەکڕین زۆر سپاسیانەکەم کە زۆر ماندوون کار پرۆگرامێک من مەسەلەن ئامادە بکەم ئەوان زیاتر بە هۆڵترن لە من مەسەلەن کە ئەڕۆم وڵێن ئەم ڕەنگە جوانە ئەوە جوانە ئەوە بکە و ئێم سنتەریش بە هەمان شێوەکە دایمە هەوڵەدا مەسەلەن بەرهەمی تازەی پێشکەش بە ئێمەکە بۆی ئێمە باشترین بە خەڵکەین وە لقی ئەم سنتەر لە سلێمانی و هەولێر لا گەڕێکی بەختیاریە و لقی سۆران کلاس کە سپۆنسەری جلوبەرگەکانی منە لقی یەکەمی لە سۆرانە شەقامی گشتی تەنیش پەروەردە لقی دووەمی هەولێر سەدمەتری نزیک فامیلی مۆڵ لقی سێم هەولێر ڕێگای کۆیە بەرامبەر مازدی مۆڵ و تەوەری دووەم ئەگەڕێن وڵاتە سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست ئەم کاتۆم کاتێکتان باش لە پرۆگرامێکی نوێی پۆدکاستی دیمەن گەڕامەوەلاتان لەگەڵ پەیامە پرۆگرامی ئەمڕۆمان جیاوازترە لە پرۆگرامەکانی تر ئەویش ئەستە پێتان ئەڵێم بۆ بەڵام پێشەوەی بچمە سەر ناوڕۆکی پرۆگرامەکە زۆر سپاسی سپۆنسەری پرۆگرامەکەمانەکەم ئەم سنتەر کە ئەم دوو ئایپاتی کردوتە سپۆنسەر بۆمان پەیام دوو دقە جاریاوای لەکە ئەم سنتەر گەورەترین فڕۆشیاری بەرهەمەکانی ئەپڵە لە کوردستان و عێراق و لە ئەم سنتەرە هەموو بەرهەمەکانی ئەپڵ بەردەستە بە نرخی گونجاو و باشترین خزمەتگوزاری و یەکێک لە خزمەتگوزاریە زۆر باشەکانی ئەم سنتەر کە پێشکەشی کڕیارەکانە کرێت ئەوەیە کە 24 کاتژمێر خزمەتگوزاریانە بۆ کڕیارەکان بە شێوەیەکی VIP واتە هەر کاتێک تۆ کێشەکەت بۆ دروستە پێ ڕاستەخۆ کێشەکەت بۆ چارەسەرەکەن وە لە هەر لە تەواوی عێراقیشا تەنها لە ئەم سنتەر ئەم خزمەتگوزاریانە بەردەستە و ئەگەر هەر کڕیارێکی ئایفۆن یاخود هەر بەرهەمێکی ئەپڵی ئەوە سەردانی ئەم سنتەر بکە و شتێکی تریش کە ئێستا ئەم سنتەر وەکو یەکەمین کۆمپانیا با بڵێم بۆ منە باسی بکەم کە لە عێراقا توانیوێتی ئەپڵ ڤیژن بێنێتە کوردستانەوە کە بەرهەمێکی تازەی شەریکەی ئەپڵا کە زۆر تایبەتە چاوێلکە یەکەیەکێتە چاوتەوە و کۆمەڵێ تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە و ئینجا بابینە سەر ناونیشانەکەی ناونیشانەکەی لە هەولێر و لە سلێمانیش هەردووکی لە شەقامی بەختیاریە ئینجا دێنەوە سەر میوانەکەمان ڕێژە خام بەخێر بێ زۆر سپاس خات و ڕێژە گروپێکی گەشتیاری هەیە ئەنجا من حەزەکەم خۆی بۆمان باس بکە سڵاوتان لەبێ سپاس بۆ بەرنامە جوانە خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانم من ڕێژە دەتوانم بڵم ڕێبەر و بەڕێوبەری گروپی گەشتیاری دیبە سپاس مەمنون خەڵکی ڕانگەشی بەڵێ خەڵکی ڕانگەش پەیام جا پرسیارەکان نەزانین چۆن لێکەین پرسیارێک بۆی
تەرکیزی نەڕۆ بووی تەرکیزی دەرەت چ شایەکەت بە ئامادە کردەوە ئەوەی ئێمە بزانین ماشەڵڵا گروپێکی گەورەیان هەیە بەڵێ و چۆنی ئەو گەشتانە ئەکەن و چۆن ڕێکیەخەن ئەمێ باسێکی کورتی ئەومان بۆ بکەی گروپەکە ئێمە گروپی گەشتیاریە گروپێکی خێزانی واتە هەموو کەسێک دەتوانێت بەشدار بێت تێیدا ڕۆژانی هەینی چکە ئەندامانی گروپەکانمان بە زۆری یان کارەکەن یان دەوامیان هەیە گروپەکانمان تەنها ڕۆژانی هەینیە ڕۆژانی هەینی هەر هەینیە و گەشتێکەکەین بڵێ بۆ شوێنێکی جیاواز شوێنە گەشتیاریەکان و ئەو ناوچانێکە خەڵکەم بینیوێتی ئێمەتی نەیبینین زیاتر بۆ شوێنە گەشتیارەکانەوەتەوەی ئێمە شاخەوانی نییە تەنها گەشتیاریە ینی مانەوەشتان هەیە بەڵێ کەمپینگیشمان هەیە بەڵێ باشە خات و ڕێژە بەڵێ ئەگەر بە شوێکی گشتین بێ بە ناوڕۆکی ناوڕۆکی مۆزوعەکەمان ئێوە بۆ نمونە کە گەشتەکان دیارەکەن مەسەلەن کۆمەڵە کەسێکی دیاریکراوە نمونە کە هەموو گەشتێک لەگەڵتان بێت یاخۆت هەر گەشتی و گۆڕانکاریە مەسەلەن جیاواز بۆ نمونە گروپ هەیە با بڵێن ستاف خۆیان دەکەسن ئەو دەکەسە بە بەردەوامی و دەکەسە بەردەوامە لەگەڵیان دواتر تر خەڵکی جیادە یاخۆت تەنانەت بەس خۆت یان یەک دوو هاوکارت لەگەڵا دواتر بە پێی ڕۆژەکە و بە پێی سەفەرەکە نەفەرەکانە گۆڕێ وەک بەشداریکردن گروپەکەی هەموو کەس دەتوانە بەشداری بکە واتا لە هەردوو ڕەگەز خێزانی زۆر جوانمان لەگەڵا تەمەنی جیاوازمان لەگەڵا وەک ستافیش بڵێ ستاف نین وەک سەرپەرشتی خۆم تەنها سەرپەرشتی گروپەکەکەم هیچ ستافێکی کەم نییە وەک بەس هەیە بڵێ گەشتیار هەیە وەک ئەندام گروپی لە هاتووە ینی گەشتەکانی بەدڵە دووپارە لەگەڵمان بەشدارە بێتەوە بۆتە ئەندامێک لە گروپەکەی خۆمان بەردەوام لەگەڵمانە زۆر باش ڕێژە خانماوەی گەشتەکان چەندێکتان پێچە لەو گەشتانێک کاچن بە ڕۆژە بە مانگە بە چییە بە ساڵم گەشتەکانمان دوو جۆرە گەشتی یەک ڕۆژەمان هەیە شەومانەوەشمان هەیە هەمانە بەیانیان ئەڕۆین ئێوارە ئەگەڕێنەوە گەشت ئەەکەین بەیانی ئەڕۆینەوە بۆ سبەینە بەیانەکە گەڕێنەوە تا شەو ئەمێنینەوە پاشە ڕێژە پرسیارێکی تر ئەنی بۆ نمونە ئامانجی ئەو گەشتانی کەیکەن سە بۆ نمونە تۆ ئامانجێکت حتمما بێگومان کە ئەو گروپە داناوە باواز لە مادیەکەی بێنین ئێمە لە ڕۆمادەکەی لە ڕووی معنەویشەوە تۆ حتمما ئەبێ تۆڵی ماسە پلانێکت بۆی داناوێ بۆ نمرام هەفتەیە تۆڵی ڕۆژی هەینی سەفەرێکی لای چای کۆڕەکەکەم مەسەلەن ئایا لەوێ چالاکیەکانتان چین مەسەلەن ئایا تۆ بەس ئەواکەی کە گەشتیار ئەبیتە ئەو شوێنە تاو حەقت بە هیچ پەیوەندیەکت بە گەشتیارەوە یاخود لەوێ نەگۆڕانکاریە تۆ چالاکی بۆ ئۆکەی کۆمەڵێشترکە لە گەشتەکەیە مەسەلەن لە ئەستۆی ئێوەیە شوێنە کللتورەکان شوێنە کولتوری و لەوێ سەرپەرشتیاری بڵێ تەواوی ئەندامانی گروپەکە دەکەین بە بەردەوامی چاودێریان دەکەین ئەو هەندێک یاسا و ڕێسامان هەیە دەبێت ئەو یاسا و ڕێسانە جێبەجێکەن لە کاتی گەشتەکاندا و زۆر چالاکیمان هەیە بە پێی شوێنی گەشتیارەکانە بۆ نمونە سەفاریەکانەکەین ماتۆر سواریەکان ئەسب سواریەکەین کۆمەڵە یاری ئەو ماتۆڕانە زۆر پێیان خۆش بوو سێ جار دووبارەمان کردوتەوە وەجگە لەوەی کە خۆمان گروپی دەردەچین دەتوانین ئەو شوێنانی کە داوامان لەکەن وەک پەیمانگاکان زانکۆکان گەشتیان بۆ ڕبخەین ماوەکانی پێش و گەشتێکمان بۆ پەیمانگای ڕاپەڕینی ئەهلی لە ڕانی ڕێخستووە بۆ زانکۆ ڕاپەڕین بۆ چیای کۆڕک بۆ پەیمانگایەکی تر هەرفام جاری وها بە خۆیان داوایان کردو ئەو جۆرە گەشتەمان دەوێت بۆمان ڕێبخەی بەڵێ لەگەڵ ئەو شوێنە گەشتیارانە قسەیان بۆ بکەین و مۆڵەتیان بۆ وەرگریم چین بۆ ئەوە ئیدی چاکێکیشیان لەگەڵ دەکەین داشکانێکی زۆر باشیان بۆکەین بۆ کەسانی کە بە گروپ بەشداریەکەن ئەوان هەم سوودێکە بۆ ئەوان و هەمیش بۆ شوێنی کە سەردانیەکەین ڕۆژەکان ئەی چۆن بوو بڕیاری ئەوەدا کە گروپێکی ئاوا دروست بکە ینی ئەمێ باسی بیرۆکەکەیمان بۆ بکەی خۆم کە
پێ ئەگەی هەر کەسەوە پرسیارێکی لەکان کە لێ دەپرسن لە داهات و حەزەکەی ببی بەچی زۆر بەمان لە مناڵیەوە مامۆستایان دکتۆر یا مهندیسە من بەردەوام کە پێگەیشتم پرسیاریان لێ کردم ئەموت ئاواتی من ئەوەیە گەشتکەم بۆ وڵاتانی جیهان یعنی مەرج نییە ئەو شوێنێک کە گەشتی بۆکەی خۆش بێ هەنێ وڵاتەیە ئەسڵەن ژیان تێدا زەحمەتە حەزەکەم بیبینم زۆر حەزم لە گەشت بووە من جگەلەوەی کە خۆشم گروپم هەبێ لەگەڵ چەند گروپی کە گەشتم کردو کەمپینم کردو بۆ نمونە شەوی سەری ساڵ خەڵکم یەچێتە دەرەوە بۆ لایڤ موزیکەکان بۆ حەفلە و ئاهەنگەکان من لە ئەشکەوتا ماوینەتەوە کەمپینمان کردو لەگەڵ گروپی ترە بۆیە هەر خۆم زۆر خولیای ئەو کارم هەبە سێریشم کرد لە شارەکەی خۆم شاری ڕانی هەتا ئێستا هیچ گروپێکی گەشتیاری نییە یەکەم کەس بووم کە گروپی گەشتیاریمدانە وەسپاس بۆ خی هیچ ڕێگیریەکیشم نەبوو زۆریش خۆشحاڵ بوون و خەڵکی شارەکە وە زۆریش بەشدانن لەگەڵم و کەسانی زۆر باششم لەگەڵە ئەلەنگ چێڕانش جوانە لەش ساق بێ بێگومان جێگە شانازی وەکو خانومێک کە توانی تا پرۆگرام گروپێکی ئاوا جوان دابنێ گروپێکی ئاوا جوان دابنێیت و بەجددی بەرپرسیارەتیە ینی تۆ جاروایە کاچی بۆ شوێنێک جاروایە کەچم بۆ شوێنێک بۆنەوەم برایەکم لەگەڵیان خوشکێکم لەگەڵیان پورزایەکم لەگەڵ کە ماڵەوە پێتەڵێن چاوت لێ بێ ئەوە ئامانەتی تۆیە هەتا ئەگەیتە ئەو شوێنەر حەدڵت ناوەدە ساڵی خوای شتێک نەبێن جاوەرە تو کۆمەڵێک پاس و کۆمەڵێک خانم و کۆمەڵێک پیا و کۆمەڵی خێزان پێکەوەبەری بۆ گەشتێک و لێ وەرە چاو دیێریان کەوانە بەجددی تووشی کێشا بن لەوێ ئەرکەکان تا ئێستا دەمانگە دەستمەوەی شەکردو تووشی هیچ کێشەیە نەبووین ناوەڵە لە پاشە ڕێژە خەم پرسیارێکی تر ئەوە زۆر بوو ئەوە سەرەتاکە قسەم لەگەڵێ کرد ناوەکەی نازە من بە دیبا گروپ سەیڤم کردبوو نەمزانی چی بڵێم نەمزانی چی بڵێم وەڵا قسەشتمان گرفتم باش خات و دیبا ئەوە باسی گەشتێکمانە کردم خات و دیبا وەڵا و گەشتە ناتوانم حاڵ و مەسەلاوە وتی وەڵا من ناوم دیبانیە ناوم ناوی دیبا لە چیەوە هاتووە بۆ ئیلا ناوت نادیبا ناوی دیبا وەک پێشتر باسم کرد کە زۆر حەزم لە گەشتکردن و بینیم بووە وەک ئێمە ئەڵێم بینیم بەس لە زمانی کوردی پەتی کە باسی شوێنێگەکەین بە تایبەتی مانتیقی خۆمان بۆ نمونە حەزمان لە ئاکرەیە ئەڵێن خۆزگە ئاکرێم دیبە خۆزگە دووهۆکەم دیبە ئێمە شەڕۆک لە پیجەکەم نووسیمە حەسرەتی بینینی هیچ شوێنێک مەکە وەرە لەگەڵ ئێمە بیبینە واتە بینین دیبا ئەو جاران کە خەڵک مناڵێ بوو ناوێکی لێنا بۆ نایە ڕاستان مەسەلە ناومانەی ناوەکە چ شاخێکە لە کوردستان گوڵێکە لە دەریاچێکە لە نەرویج شاخێکە لە مووسڵ خات و دیب خات و ڕێژا باشە شتێکی تر لەو گەشتانێکی وەڕێکیەخان خانمانشتان لەگەڵە بێگومان وایە باشە شتێک من ئەوە ئەم شۆ بیرمە کردەوانە بۆچی مەسەلەن پلانێک دانانی هەر لەوەی زۆر کەسیش حەزی لێ بێ ئەو شتا گەشتێک ڕێکخەی تەنها خانمان بێ گەشتیشمان ڕێخسووە تەنها بۆ خانمان بەڵام گلێکی زۆرم هاتە تۆتیتی تخوا با تێکەڵ بێ ئێستا سوپاس بۆ خۆی کچەکانمان خانمەکانمان ئەقل فراوانن خێزانەکانمان ئەقل فراوانن کێشیانە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر گەشتێ بکەنیان بگرە زیاتر چێژ دەبێنن یعنی ئەو دوو ڕەگەزە زیاتر یەکترە ناسن گەشتێکم ڕێخست تایبەت بە خانمان ئیدی دووە گلێم لێکرا ناتخوا بە تێکەڵ بێ بە تێکەڵی بڕۆین نییە زۆر باشن ئێستا سوپاس بۆ خۆی لەوە بەرەو پێش چوینە بۆیە گەشتەکانمان تێکەڵە و هەم خێزان و کەسانی بەتەمەنیشی تێگومان ئەوەش ئەو ئەرکەیەکە لەسەر خات و ڕێژەیە کە توانیوێتی مەسەلەن کە کۆمەڵە گەنجێک کۆمەڵی ئایلەیەک و ینی خێزان کە ژن و مێردن و کۆمەڵێک زگورتی ترکە چ کوڕن چ کچونان بەتەنیا بێن بێگومان سوپەرڤایزەرێکی باشەوەی کە بتوانێت هەمویان کۆنتڕۆڵ بکە شا بە تاقەتت گەشتێکی تایبەت بە پیاوانیشم کردو بۆ هەورامان کەمپینماینەتەوە تایبەت بە پیاوانکە ئەوە خانمێک بە تەنیا ڕێبەرایەتیم کرد ئەوانی شوتیان خۆزگە خانمیتیاوە
ناوەڵا سەرەتا تۆزە گلەیان هەبوو بەس دوایی زۆر بەدڵیان بوو کە بە خۆشترین گەشتی من ناویان برد و بە خۆشترین گەشتی مندایانە. باشە خات و ڕێژە وەکو خانمێک کە سەرتا دەستی کرد بەم کارە هیچ ڕێگریەک هەبوو لە چوار دەورەکەتەوە ئەمێ باسی ئەومەکەی کە پێ پاڵپشتە بووە. ناوەڵا سپاس بەخوا هیچ ڕێگریەک نەبوو هەرکە دەستم پێکرد سپاس زۆر بە سەرکەوتووی چوومە پێشەوە و زیاتر دەستخۆشیش هەبوو لە ڕەخنە و گەر ڕەخنەشیان گربێ ڕەخنەی دروستکەر بووە یاخود پێشنیاریان بۆ کردوم کە ئەم شتە بکەم باشترەمە هیچ ڕێگریەک نەبوو هەتا ئێستا بۆ پاڵپشتی سپاس بۆ خوای هاوڕەکانم کە سوکارم هەمووی پاڵپشتمە بۆیش. سپاس بەخوا. ڕێژە خان شتێکی تر پرسیارێکم لێگەم چەند پرسیارەکە لێک مای پێشستەوە بوو ناسینەکەی من و گروپەکەی ئەوە شەر لە ڕێ ئەوە بوو پلانی گەشتێکتان دانابوو بۆ دەرەوەی کوردستان بۆ ئێران ئەو کۆنتاکتتان چۆن دروست کردەوە کە بەجددی گەشتێکی خۆشیش بۆست من ینی گەشتەکانتان دەرەوەی کوردستانیشی دەرەوەی کوردستانیشی تا چۆن بۆ نمونە ئەوە بوو کە قسەم لەگەڵیان کردوتی چەند گروپێکی تاران لەگەڵ چەند گروپێکی ئێمە لە شیمالێکە گرن کە لە شیمالێکە گرنەوەوانە تر کەمپینگۆ کۆن و بەزمی خۆش و تروازام سێ چوار ڕۆژ بوو. باسێکی ئەوم بۆ بکەی هیچ پلانی ترێ گەشتی تر بۆ دەرەوە ئایا ئەو کۆنتاکتە چۆن دروست بووە بەجددی زۆر زەڕورانی نەک ئێرانی ئێمە بڕین بۆ ئەولا ئەوانیش بێگومان لە ئێرانیشەوە گروپی ئێرانیش بتوانن بێنە کوردستان بۆنەوە کۆنتاکتکان لەگەڵ گروپی ئێوەیە و تۆش کۆمەڵێک گەنج و کۆمەڵێک کەس کە لێرە بەشدارە بن لەگەڵ لە تام ئاشنایەتی هەمیش خۆشتران لەگەڵ نەتەوەی جیاوازە گەشتەکەی ئەگە باسێکی ئەوم بۆ بکەی بۆ نمونە ئەو کۆنتاکت دروستکردنە چۆن دروست بوو لەگەڵ تا چەند گەشتان کردو بۆ ئەوێ و ئایا پلانی گەشتی ترتان هەیە بۆ دەرەوە؟ هەتا ئێستا لەمای ئەو دەمانگەیە کە دەستم کردووە بۆ گروپی گەشتیاریە سێ گەشتی دەرەوەمان کردو بۆ وڵاتی ئێران دوو گەشتمان بۆ شیمال بوو گەشتێکمان سەری ساڵ بوو لە کیژمەینەوە چین بۆ دورگەی کیش لەوێ لەگەڵ شەریکاتەکانی ئەوە ئیلاقاتم هەیە کە داخلی ئێرانە بین لەوێ ڕێبەریمانەکەن هەموو شتێکمان بۆ دابینەکەن کە ئەوان شارەزای زمانن زیاتر شارەزای شوێنەکانن و چەندی شوێنمان هەڵبژاردۆ کە خەڵکی عێراقکەم بۆی چووە یان هەر نەبینیوە بەنسبەت ئەوەی ئەوان شارەزان. هیچ پلانەیە بۆ نمونە گەشتی تر بکەن؟ بەڵێ وڵاتی جیاواز و گەشتی تریشمان هەر دەبێت بۆ ئێران بۆ دورگەی کیش حالیان زۆر داوای دەکەنەوە کە دووبارەی کەینەوە بۆ ئەوە گەشتێکمان لە پێشە ئەچینەوە بۆ وڵاتانی تریش گەشتێکشمان بۆ ئەنتالیا ڕێخستووە تقریبان 18-20 کەس بوو کە گروپی من بوون لەگەڵ شەریکەیەکی تر ناردم کە خۆم نەمتوانی بچم من کێشەی هەرە گەورەم ئەوەیە کە نەخۆش بووم یان ڕێگریەک هەبێ هەمووی ئەڵە تۆنەی ئێمەش ناچین ئەبێ ناچار زۆر هەفتە هەبوو ینی هەینی هەبووە گەشتەکەم دواخستووە لەسەر ڕەزاماندی خۆیان کە لە گروپدا قسەمان کردە و توانە ناگەرتۆنی ئێمەش گەشتەکە لەوەشینەوە ویستومە ڕێبەرێکی تر یان کەسێکی تر بنێرم بەس ئەوە ناخۆشترین شتیم نەکە نەتوانم بچم ئەوانیش ناچن سەرکەوتوو ئینشاڵڵا گەشتێک شەکل بێتەوە یەک بەزم دروستەکەی جەیەکی خۆش ڕێژە خان ئەنجام بە بەسەر بەزمێکی پامت بۆ باسکەم و تۆ پێشوەی تۆبی بۆ پرۆگرام لە بڕگەی یەکەمە ئاماژەم بۆ کرد تۆ نەدوینی ئەمڕۆ پام کەم پرسیارەکە و کەم قساکە و کە قسەشەکە ئاوە تۆزی ڕۆکاتە لەهەوە کاکی یان بابەتمانەکەی خۆی پێتان لێم پام خان دانی تاوانی هۆلی تمای لێگا تا ناتوانێت تۆ پرسیارەکەم بکە من بە ناو داوای لێبوردنتان لێکەم ببوورن کە ناتوان زۆر بە جوانە قسە بکەم خاستن لە وتنی وشەی دەستی دەست بکە ئێستا لە ژوورە پرسیارە جوانم لێگە وتم بڵێ سێ جار بەسەریعی بڵێ سێشەممان کاتژمێر سێ پرۆگرامەکەی کوا بڵێ سێشەممان کاتژمێر سێ سێشەممان کاتژمێر سێ ئینشاڵڵا طبعا ئەوە ئافەرم بووی بۆ لەبەرەوەی کە
تووشی ئەو دانچاکردنیانەش وتی من هەر پرۆگرامەکە ئەەکەم کوڕە بینەرەکانمان کوڕەوتی من چۆن نایکەمەوانە ڕێژە خام پرسیارێکی تر وەکو خانمێک چیت بۆ ئەو خانمانەی تر هەیە کە بۆ نمونە حەزەکەن پرۆژەیەکی خۆیان هەبێ چ لە ڕووی گەشت ئەو گروپێکی وەکو جەنابەت بێت چ بۆ مەسەرێکی کابرا یان چ کوڕ بێت چکرد بەس بە تایبەت مەبەستم ئافرەتە سوێرەکی ئەمە دروستەکە مەسەلەن ئیشی ئۆنلاینەکە وەکو خانمێک ئامۆژگاری چێ بۆ ئەو خانمانەی کە پلانیەکەیە کە ئیش بکەن حەزیان لێ لە ناخیانە حەزێکەیە کە ئیش بکەن ببنە خاوەن ئیش و کاری خۆیان بەڵام شەرمەکەن یاخود چواردە و ڕێیان پێنادا یاخود لە قسەی خەڵکە ترسن هیوادارم هەر خانمێک بوێری بڕیاردانی هەبێ بوێری هاتنە دەرەوەی لە ماڵ هەبێ کارکردنی هەبێ ئێستا خۆم جگە لەویشە چەندینیشی ترم کردووە و خوێنکارم بە خوێنم ینی گەر حەز بکەی هیچ شتێک نابێتە بربەز لە بەردەم هیچ شتێکی ترە من وە خانمە ئێستا گەر ئیشم نەبێ ئەسڵەن ناتوانم دانیشم یەک ڕۆژ لە ماڵەوە هیوادارم ئەوانیش بێنە دەرەوە و خاوەنکاری خۆیان بن تا بێنە دەرەوە بێنە دەرەوە گەشت بکەن بێنە دەرەوە گەشت بکەن تۆ تاکسە گەشتە کردەوە چەند جارێک گەشتیاوە بەس ماشەڵڵی هەولێرم کردەوە بەڕێکانی ئەی هەستی تۆ چەند گەشتە کردەوە وەکو چۆن ئاخر گەشتی چی بۆ نمونە بڵێن ناو کوردستان حسابکە بە هەمووسە جا پێشەوەی پێشتان بڵێ منیش خۆم ناساغم لە ژەخانیش ناساغە بامانشیەوە ترانە دوینەوە زاکەم زۆر ئەوە نییە بەڵام هەروتمان پرۆگرام پێشکەشەکەین سەوارت بۆی کە چۆن گەشتم کردو وەڵا ئەوەی کون و قوشبنی ئەم کوردستانە بە من سەرم پیا کردووە حەزم لێ زۆر حەزم لە گەشتوانەیە بە تایبەت دەزانی چۆن حەزم بۆ نییە مەسەلەن دایمە بڵێ بۆ نمونە سەیرانگەی فڵان سەیرانگەی فڵان وەڵا با بڕۆین نا شوێنی جیاواز پێشەوەی پێش کەمێک باسی شتێکت کردت حەزم لەو وڵاتوینە من دایمە وتومە ینی دووسێ ڕەفیقشمەی هەمان حەزی منیانەیەوانە کاک ڕۆمانیش باماشەوە حەزی هەیە ئەو گەشتانەی کە حەزم لێیە ینی بۆ ئیلا بچم بۆ تورکیا بچم بۆ ئێران بچم بۆ لوبنان بچم بۆ دوبەی حەزم بەکوێ من حەزم لە پاکستانە لە ئەفغانستانە لە فلیپین ئەنیە مالیزیا ئەو حەزم بۆ شوێنانەیە ئەفریقا خۆشە زیاتر ببینی زۆر شوێنەیە مەسەلەن زۆر شوێنی هەژار نشین هەیە مەسەلە من زۆر جار سێرچی یوتیوبەکەم وانە سێرەکەم ئەڵێمە شەقامێک مەسەلەن لە فلیپین سێرێکی ئەوە جوان هەمووی دانیشتن لەسەر ئەو جادەیە شتا فرۆشتنەوەوانە خۆی بێتە سەر خۆی ئەوە گەشتە کە تۆ گەشتەکەی بەس تۆ لێرە هەمان شێوازی ژیانەژیت ئەچیتە لەوێ ئەوان لە تۆ باشترەژین ئەیتر لە مادی بێت لە ڕووی کەشوهاوا بێت لە ئەچمە شوێنێکی جیاواز مەسەلەن ئێستا من برادێک هەبوو کاتی خۆی سەفەرێکی کردو بۆ بەخوا وڵاتێکی زۆر عەلی وەکو پاکستان و ئەفغانستان و ئەوانە بوو پێم وت چۆن ڕۆشتی وتی ئەنجام من لەوە فێرم وتی چێژی گەشت یعنی ئەوە ئیتر ئەلەوە شوێنی مێژووی باشتر ئەبینی چونکە ئێستا باسی تورکیاکەی بەخوا هەمووی لە ماڵی خۆی شارەزاترە باسی ئێرانەکەی بە هەمان شێوە ئەو بۆ ئەم لێات هاوکارم بە نییە با تۆزێ بۆرگەمی بێتەوە خۆشم ناتوانم ئەوانە قسە بکەم هەموو لەسەر تۆیە ئەمە احتیمالەکەی لەسەر منە خۆی دەمودانی تاو نییە منشان لەسەر منە ڕێژە خان باشە تاوەکو ئێستا هیچ بەزمێکی خۆش مەسەلەن بەسەراتێکی خۆشتان بەسەرات تۆ لەو گەشتانەیە وەڵی وەک بەسەراتێکی دیاریکراو نییە بڵم ئەو بەسەراتە بەس زۆربەی هەر خۆشە هەر لە پاسەکەەوە کە بەڕێیەکەوین لەگەڵ یەکەین بەزمی پاس بەزمی پاس بەخوا هەبووە دەهۆڵمان بردو بۆ ناپاس لە پاسا دەهۆڵ و دەف و تەپڵ و گۆرانی وتن و یاری کردن و بەتایبەت ئێران کە ڕێگاکانی زۆر دوور و درێژ بوو پرسیار و دیاریمان ئامادە کرد بۆ پرسیارمانە کرد کۆمەڵە چالاکی و هەمووی هەر بەزمی خۆشە گەشت باوەڕکە بەسەنێ گەشتەیە کە ڕێگاکەی زۆر دوور بێ کاتەکەمان کەم بێ فرێی زۆر چالاکی ناکەوین تەنات دوانیم بچین بیبینین و بینەوە
باشە زۆر ناخۆش نییە زۆر بڕێت و بێتەوە بەرەوەڵا ڕێگاکە هەمووی لاکەتی گەشتێکی دووهۆکمان کرد جا هاویم بوو گەرما بوو ڕێک مردم بوو زۆر دوورە گەر شەو بمێنیەوە خۆشترە شەوان خۆشترە بەڕای بەس لەسەر داوای خۆیان گەڕینەوە کە نانەتوانی شەو بمێنەوە ڕۆژە لە هەمان ڕۆژە ڕۆشتین و گەڕینەوە مانەوەشیان هەیە سەفەری مانەوەیان هەیە نانە بەسمە ئەو ئەو باسەکە بەس مەبەستیەوەیە کە سەفەری مانەوەشیان هەیە کە کردیان بەڵام ئەو جاری کە مەبەستیان بووە بەس سیلاکی زۆر پێیان خۆشە بگەڕێنەوە لە بەردەوام لە بەری شکار بە تایبەتی خانمەکانمان تۆزێ بۆ مانەوەی مشکیلان هەیە لەویا شاهر خەمی ماڵ و مناڵ و ئیش و کار و هەریش مافی خۆیتەوە گەشتێک بۆ خۆی ببینێتەوە تۆزە پیاکە ناو کاریان بن بۆ بەم ئەخەبی لە زاریتەوە بڕە هیچیوانە ماڵی پەیامەگەڕێم بەدای پرسیان زۆر حازە کردەوە هەموو ئەزای چۆنە پرسیارەکان چۆن جوابێتەوە بۆم ئەم پرسیاکی درێژمان حساب کردووە ئەو بە کورتترین شێوە جوابمانایەتەوە ئاونیە مەفهومەکە ئەگەێنێتەوە ئەوەی لێعوتی باسێکی خۆشمان بۆ بکە جەنابەت کی و ناوت چییە و چیت کردووە مەسەلەن لاخیراوەتی فڵان کەس کێوتی منە ڕێگەوەی ئێمە شەم ڕۆی لاتوە تۆزێ بۆ یۆگەشتانەوە مەزوود بوومە ڕێژە ئەرێ من شتێکی ترم برچوو چی تاو کردووە تاوام نەکردو خوێنکاری بەشی کارگەڕی کار و ژمێریاریم ئیشی باشە بماوەیەکی ترە کۆمپانیا دەور ڕۆژ کۆشەریکەکە هەیە خۆی حسابات بۆ خۆشیەکە هەر حەزم لە بەڕێوەبرنی کارە پێش تقریبا مانگێک مانگونیەکیش دوکانێکی کوتاڵی ئافرەتانجلی کوردی ئافرەتانم بەڕێوە دەبرد حەزم دایمە لەو شانەیە کە خۆت بەڕێوان دەبێت کاری تریشم کردەوە بارستە بوومە لە کافەیشم کردەوە دوکانی کوتاڵ وەوەستای نینۆکدانان بوومە شەهادەم هەیە لێ حەزم لە کارکردنە بەس ئەو کارم لەم کارەکانم خۆشتر دە دەستت خۆش بێ و ئیشەڵا نمونەت زۆر ئەبێ و بینەرانی خۆشەویست ڕێژەخان تەبان زۆر بەخێربی بۆ پرۆگرامەکەمان گەورەت کردووە تاقانە بوو یەکەم ئەخانمەکە لەگەڵمان بووە خۆش بەس ببوورە حاڵەکە من ئاوا بوو زۆر خۆشحاڵتر بم ڕێژەخان زۆر خۆشحاڵ بوو هاتی بۆ پرۆگرامەکەمان پۆدکاستی دیمەن و ئیشەڵا لە گەشتەکانی تراو لە داهاتووە پرۆگرامێکی ترێکینەوە کاتاڵێم ڕێژەخان ئامانجی پلانەکانی دەرەوەی وڵاتت چۆن دروست بوو گەورەت کردین بەجدیجێ شانازی ینی خانمێکی کە وەکو جەنابەت کە خوێندکارە و خۆی ئەو کارە بکا بێت بۆ نمونە گروپێکی گەشتیاری دابنا بەجددی من دەستخۆشیت لێکم و پەیام تۆ باسی سپۆنسەرەکانمان ناکەی حەزەکەم باسیکەم بەڵام ئەوزم توش مۆقیفیکەم نەیتوانی بینەرانی خۆشەویست یەک دەقە من ئەمە زەڕورە بیکەمەوە تاڵ سپۆنسەری پرۆگرامەکەمان ئێم سنتەر کە ئەم دوو ئایپاتە جوانی پێشکەش کردوین و بەس پێم گلەی بێ لێتان نەتانەوە جلەکەت بووە جوانە و سپۆنسەری جلوبەرگی من سۆران کلاسە سۆران کلاس ناونیشانی لقی یەکەمی شەقامی گشتی تەنیش پەروەردە لە سۆران لقی دووەمی هەولێر 100 مەتری نزیک فامیلی مۆڵ و لقی سێمی لە هەولێر ڕێگای کۆیە بەرامبەر مازنی مۆڵ بەجددی من دوو ڕۆژ پێش سەبووکە چوم سەردانیانم کرد بەجددی جلەکانیان زۆر جوان بوون و زۆریش کورد و تەنیاڵێ مناسب بوو سپاسانەکەین و دووبارە بەخێربێ ڕێژەخان خواتان لەگەڵ تاوەکو پرۆگرامێکی تر بەخوای گەورە میرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ